سليمانی کوڕی یەسار یەکێکە لە حەوت فەقیهەکەی مەدینە، حەوت شەرعناسی مەدینە. سعیدی کوڕی موسەیب کە سوالێکیان لێ کردەی فەرموو بۆچی لەم نەپرس؟ بڕۆن بۆ لای سلەیمانی کوڕی یەسار، عالمی زمانی خۆیەتی. سلەیمانی کوڕی یەسار لەبەردەستی مەیمونەی کچی حارس دایکی مسلمانان و خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورە بوو. ئیمامی مالیگەی فەرموو سلەیمان من علەماء الناس، ئەم پیاوە مەزنە گەورەیە ئەفەرمێ لەگەڵ عەتای برامە. عەتای کوڕی یەساریش مەشهورە بە عیلم و عیبادەتی. سلەیمانی کوڕی یەسار عالمێکی وا گەورە و مەشهور بە عیبادەتی، پیاوێکی بەخۆ، گەنجێک لە موچاو سپی، بە شان و شەوکەت، خاوەن عیلم، خاوەن عیبادەت، کەوتۆتە ڕێ بۆ حەج. ئەفەرمە گەیشتینە شوێنێک ناوی ئەبواە، لەوێ لاماندا، خەڵکی تریش لایەندا، خێمەمان هەڵدا و من و عەتای برا. پاشان عەتا وتی ئەچمە بازاڕ، ئەچمە کڕین و فرۆشتنێک بزانم شتێک پەیاکەم بیهێنیم. منیش دەستم کرد بە نوێشکردن، هەستم پێکرد یەکێک بە پەنجە لە خێمەکەیدا و لە بەردەمی خێمەکەی ئادانیشت. منیش نۆژەکەم سەریعتر کرد و سەلامم دایەوە و سەیرم کرد ئافرەتێکە دەستکێشیشی لە دەستایە و پەچەی کرد. پێم وتم فەرموو هەر ئەمرێکت هەیە، پێویستت بە چییە؟ عیباراتێکی وت زۆر لێی حاڵی نەبووم، بەڵام هەروام زانی کە پێویستی بە شتێکە خواردنێکە بیدەم. منیش ئەوەی لەبەردەستما بوو لێم نزیک کردە و تمەتوانی ئەوە ببێ. وتی نا، من پێویستیم بەوە نییە، ئەوە 3 ڕۆژیش بوو ئەو خێمەیان لەوێ هەڵدا بوو. وتی نا، من ئەوە 3 ڕۆژە تەماشای تۆکەم و من نزیکی تۆم، ئێمە لێرە ئەژی، هاتووم ئەوەم لێت دەوێت کە ژن لە مێردی خۆیەوێ. سلەیمانی کوڕی یەسار دەستی کرد بە گریا، ئەوەندە گریا، ئەوەندە گریا، سەری خستۆتە بەڕانی خۆی و هەرە گری، تا ژنەکەش دەستی کرد بە گریا. هەردووکیانە گرین. لەو کاتەیە عەتای برای هاتەوە، عەتایش برا گەورەی بوو. سەیرەکە ئەم پیاوەژە گری، ئەو ژنەژە گری، جێگای گومانە، بەڵام لەبەر ڕێزی برایەتی و ئەو عیلم و تەقوا و زۆرەی کە هەیەتی هیچی لێ نەپرس. هەر سەیری کردن و دەستی کرد بە گری. هەر سێکیان ئەگرین، هەر کەسێکی کە نزیکی خێمەکە ئەکەوتەوە ئەهات و ژوورە و سەیرێکیە کردووە گریە. ئەو خەڵکە لە چی ئەگرین؟ هێشتا هیچ کەسە سەبەبەکە نازانێت. ژنە هەستا و ڕۆیشتە دەرەوە بە گریە. ئەوانیشمانەوە لە خێمەکەیان و بەردەوە ئەم بوون ڕۆیشتنەوە بۆ حەج. حەجی خۆیان کەسێک لە سلەیمانی کوڕی یەساری نەپرسی بۆچی ئەگری. کەس دڵی نەهات لە ناخی خۆشیان شوبهەیەکی بۆ دروست ببێ، گومانێکی بۆ دروست بێ، بڵێ چ ئیشێکی بەم ژنە بوو. براکەشی کە برا گەورەی بوو دڵی نەهات لێی بپرسی. ژیانیان هەر پێکەوە. لە سەفەرێکە هەردووکیان پێکەوە چوو بوون بۆ میسر. شەوێکی تر پێکەوە بوون. ئەم دوو برا بەڕێزە، ئەم خاوەن دینانە، ئەم خاوەن عیلم و تەقوا و دینداریە گەورەی. عەتای کوڕی یەسارە فەرمێ خەبەرم بۆ بە گریانە، هەستام دوورکان نوێژم کرد و زۆر گریا، زۆر گریا. سلەیمانی برام خەبەری بۆ و پێی وتم، وتی بۆچی ئەگری؟ وتم سەیدنا یوسفم لە خەوا بینی. وتی خەوەکەم بۆ بجێڕە. وتی سەیدنا یوسفم بینیوە لە خەو ماوە، زۆر بۆی گریاوم لە بەردەستیا، وتومە ئەی پێغەمبەری خوا، تۆ هەر لە مناڵیوە تووشی چ مەعاناتێک هاتی؟ تۆ بەو گەنجێتیە چۆن فرۆشتیانی و کردیانی بە کۆیلە؟ تۆ چۆن بووی بە خزمەتکار؟ تۆ لە لووتکەی پێگەیشتن تا بووی ئەو ئافرەتە چۆن ویستی لە ڕێدەرت کە؟ چۆن ئاوەزاڵ بووی بەسەر نەفسی خۆتە لەو غوربەتە بەرامبەر ئافرەتێکی جوان؟ ئەی پێغەمبەری خوا، تۆ چەند گەورەی؟ سەیدنا یوسف دەسێکی دا بەشان ماو فەرمووی بڕۆ گوێ لە سولەیمان بگرە و حادیسەی ئەبواءت بۆ بجێڕێتەوە. ئەوجا هەردووکیان دەستیان کرد بە گریان. سولەیمانی کوڕی یەسار بە براکەی وتی بۆت دەجێڕمەوە بە شەرتێ هەتا زیندووما بم نەیجێڕیت. ئەوە بۆی جێڕایەوە کە ئافرەتەکە لە خێمەکەیە، هاتە ژوورەوە دوای کە ئاورم لێدایە و خواردنی ناوێ، پەچەکەی لا برد و سوبحان الله لە جوانی ئافرەتە قۆڵی ڕوود کرد، بەڵام من ئیتر ئاورم لێ نەدایەوە جارێکی. ئەوەندە گریام لەسەر ئەو نەزەرەی کە کردوومە، ئەوەم بیر چۆوە کە ئەو بۆچی هاتووە. ئەوجا عەتای کوڕی یەسار سەری براکەی ماچ کرد و وتی هیچ گومانە دروست نەبووە، گومان کەم لەوەی کە چ پەیوەندێکی بە تۆوە. ئەم پیاوە عەزیمانە، ئەم پیاوە گەورانە، تۆ سەیری کە هیچێکیان پارە هەڵ ناگرێت، سەرۆت و سامان هەڵ ناگرێتەوە لەبەر خاتری خوا. جیهادەکەی کردووە بەدەستی خۆی و هەموو غەنیمەتەی هەڵگرتووە. عامری کوڕی عەبدوڵڵای تەمیمی ئەڵێن وەرە پشکی خۆت هەڵگرە، نایەوێت. ئەی وەرە تۆ خۆت چێی؟ نایەوێت تەنانەت ناوەکەشی بزانرێ لەبەر خاتری خوا. سەیری سولەیمانی کوڕی یەسار کە لە خەوا عەتای برای سەیدنا یوسف بۆی باسەکاتەوە کە حادیسەی ئەبوا ئیژوا گەورەیە بەقەدەر ئەوەندەی کە بەسەر پێغەمبەرەکە هات. ئەمە لەبەر خاتری خوای گەورە چۆن ئەمەی کرد؟